بینەرانی بەڕێزی بەرنامەی کرێکار ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بە بەرنامەیەکی نوێ لە زنجیرە بەرنامەکانی کرێکار هاتینەوە لاتان. بابەتی بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کردووە بە راپۆرتی نوێی دامەزراوەی لێکۆڵینەوەی کاتۆ سەبارەت بە پێوەری فەلاکەت لە ساڵی 2013 زاینی. وەک نەریتی بەرنامەکە سەرەتا هەواڵە کرێکاریەکانی حوتوی پێشوو دەبینین و دواتر بۆ درێژەدان بە بابەتی بەرنامەکە دێینەوە لاتان. کۆڵبەرێکی کورد بەناو سەلاح وەیسی خەڵکی ئاوایی بزمیراوە بە تەقەی هێزە نەزامیەکانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستدا. سەلاح وەیسی خەڵکی جوانڕۆ ڕۆژی چوارشەممە هەفتەی گوڵان لە ئاوایی بزمیراوەی شارستانی سەلاسی باوەجانی بە تەقەی هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی گیانی خۆی لەدەستدا. شایانی باسە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر لە کۆڵبەران و کاسبکارانی کورد لەسەر سنوورەکان کە بەهۆی کەم دەرامەتی و بۆ بەدەستێنانی بژێوی ژیان ڕوو لەم شوێنانە دەکەن بەر تەقەی هێزە نەزامیەکانی کۆماری ئیسلامی دەکەون و گیانی خۆیان لەدەست ئەدەن. گیان لەدەستدانی دوو کرێکاری بیناسازی لە تاران. دوو کرێکار لە ناوچەی پوونەکی تاران کە لە چاڵێکدا سەرقاڵی کاربوون بەهۆی ڕوخانی دارودیوار بەسەریاندا گیانیان لەدەستدا و کرێکارێکی دیکەش بە توندی بریندار بوو. بە پێی هەواڵەکان ڕۆژی پێنجشەممە 18 گوڵان لە ناوچەی پوونەکی تارانی شەقامی ئیران زەمین سێ کرێکاری بیناسازی لە چاڵێکدا سەرقاڵی کاربوون کە بەهۆی ڕوخانی بەشێک لە دیواری سازکرا و بەسەریاندا دوو کەسیان دەستبەجێ گیانیان لەدەست ئەدەن و کرێکارێکی دیکەش بە توندی بریندار دەبێت و بۆ چارەسەری پزیشکی دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە. بە پێی ئەو هەواڵە دوو کرێکارێک کە گیانیان لەدەستداوە 21 ساڵ و 32 ساڵان بوون و ئەو کرێکاری دیکەش کە بریندار بووە 45 ساڵ تەمەنیەتی. کانونی نووسەرانی ئێران کرێکارانی دەست بەسەرکراو ئازاد بکەن. 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار لە سەرجەم وڵاتانی جیهان بەڕێوەچوو کرێکاران بە شێوەی ئاشتیخوازانە داخوازی و ناڕزایەتیەکانیان دەربڕی لە کاتێکدا ئەم ڕۆژە لە ئێران هاوکات بوو لەگەڵ گرتنی بەشێکی زۆری کرێکاران و چالاکانی کرێکاری لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە. بە پێی هەواڵەکان کانونی نووسەرانی ئێران لە ڕاگەیەندراوێکدا ڕایان گەیاندووە 1 مەی ئەو ساڵ هاوکات بوو لەگەڵ گردبوونەوە و بیرهێنانەوەی ئەم ڕۆژە و زیاتر لە 2 ملیارد کرێکار لە تەواوی جیهان ئەم ڕۆژەیان بەرز نرخاند. بەڵام کرێکارانی ئێران لە هەر جۆرە گردبوونەوە و ڕێپێوان و بەڕێوەبردننی ڕێوڕسمێکی سربەخۆیانە تەنانەت لە داخراوترین شوێنەکان و بە ئاشتی خوازانەترین شێوازەکان قەدەغەکران. شایانی باسە چەندین کەس لە کرێکاران شەوی پێش لە 1 مەی لە ماڵەکانی خۆیاندا دەست بەسەر کران. بەشێکیش لە کرێکاران لە مەیدانی ئازادی تاران کەوتنە بەر سوکایەتی و لێدان و کتانەوە و دەست بەسەر کران و ژمارەیەکی دیکەش کە لە باخەکانی دوور لە تاران گرد ببوونەوە لە پاش هەڵسوکەوتی توندوتیژانە دەست بەسەر و زیندانی کران. چارەنووسی کۆمەڵێک لەم گیراوانە هێشتا نادیارە و هیچ هەواڵێک لە بەردەستدان نییە. کانونی نووسەرانی ئێران هاوکات لەگەڵ ناڕزایەتی دەربڕین لە دژی ئەم گرتنانە ڕایگەیاندووە لە هەوڵ و تێکۆشانەکانی تەواوی کرێکاران بۆ وەدەستێنانی مافەکانی خۆیان بە تایبەت مافی ڕێکخستنی ڕێکخرا و دامەزراوەی ئازاد و بەڕێوەچوونی ڕێوڕسمی ئاشتیخوازانە پاڵپشتی دەکات و هەروەها لە بەشێکی دیکەی ڕاگەیاندنەکەیان ڕایان گەیاندووە بە پێی جارنامەی خۆمان ڕێز دەگرین لە سەرجەم کرێکاران و تەواوی جەماوەر و تاکەکان و مافی ئازادی بیرکردنەوە و ڕادەربڕین. لە کۆتایی ڕاگەیاندنەکەی کانونی نووسەرانی ئێران وێڕای مەحکومکردنی ئەم هەڵسوکەوتەی هێزە ئینتیزامیەکان هاتووە توندوتیژی و سەرکوتی کرێکاران لە ڕۆژی 1 مانگی مەی بە تاوان ناودەبین و خوازیاری ئازادی خێرا و بێ ئەملاولای کرێکارانی دەست بەسەرکرا و زیندانی کراوین. سەد و 20 کرێکاری کارخانەی سابوونسازی خۆڕەمشار 20 مانگە حەقدەستیان پێ نەدراوە. لە ساڵی 1970ەوە کە کارخانەی سابوونسازی خۆڕەمشار کراوەتەوە حەقدەستی کرێکارانی ئەو کارخانەیە دوا دەخرێت. بە پێی هەواڵەکان نزیک بە 36 مانگە کە کارخانەی سابوونسازی خۆڕەمشار بەهۆی ناکارامەیی بەڕێوەبەرایەتی داخراوە و لەم ماوەیەدا تەنیا توانیویانە بەشێک لە حەقدەستەکانیان لە ڕێگای تۆمارکردنی سکاڵاوە بەدەست بێنن. ڕێژەی کرێکارانی ئەو یەکە بەرهەمهێنەرە 120 کەسە کە 100 کرێکار بە شێوەی ڕسمی کار دەکەن و 20 کەسی دیکەش گرێبەستین. ناڕزایەتی سنفی کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان
کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان دوو ڕۆژە بۆ وەدەستێنانی ویستە سنفیەکانی خۆیان مانیان لە خواردن گرتووە. بەپێی راپۆرتی ئیلنا، یەکێک لە کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان هەواڵی ناڕەزایەتی سنفی 400 کرێکاری ئەو کارخانەیەی سەبارەت بە وەدینەهاتنی ویستە سنفیەکانیان ڕاگەیاند. محەممەد ئیسماعیل محەممەد ساڵحی وتی کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان ماوەی دوو ڕۆژە بۆ پێداگری لەسەر ویستی سنفی خۆیان مانیان لە خواردن گرتووە. ئەو کرێکارە سەرەکی ترین گرفتەکانی کارخانەی سیمانی دەشتستانی بۆ گرفتی بەڕێوەبەرایەتی گەڕاندەوە و سەبارەت بە ویستی هاوکارەکانی وتی سەرەکی ترین ویستی کرێکارانی ئەو کارخانەیە گۆڕینی ناوی کارەکان لە ناوی گرێبەستی کاری ڕاگەیاند و کە کاریگەری زۆری لەسەر حەقدەستی کرێکاران هەیە و دەبێتە هۆی بێبەشبوونی کرێکاران لە مافی یاسایی خۆیان. محەممەد ساڵحی کەمبوونەوەی ئیزافەکاری، حەقدەستی شیفت و گۆڕانی ئەو حەقدەستەی لە یەکێکی تر لە ویستەکانی کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان زانی وتی گرفتێکی دیکە کە بۆ کرێکارانە گرنگە هەژماردنی پاداشتی کاری بەپێی بەرهەمهێنانی کلینکەر یا ڕێژەی بەرهەمە کە دەوترێ ئەو پاداشە بەپێی فرۆشی کلینکەر هەژمار دەکرێت. لە 5 مانگی ڕابردوو 15 کرێکار لە شوێنی کارکردنیان لە سلێمانی گیانیان لەدەستداوە. لە 5 مانگی ڕابردووی ساڵی زاینی لە سنووری پارێزگای سلێمانی 15 کرێکار لە شوێنی کارکردنیان لە شاری سلێمانی گیانیان لەدەستداوە. سەرۆکی سندیکای کرێکارانی بیناسازی لە پارێزگای سلێمانی عوسمان زیندانی لە لێدوانێکی تایبەت بۆ ڕاگەیاندنەکان ڕاگەیاندووە کۆی ئەو کرێکارانەی ئەمساڵدا لە سنووری پارێزگای سلێمانی گیانیان لەدەستداوە تاکو ئێستا گەیشتوەتە 15 کرێکار. ناوبراو چوونەسەرەوەی ئاماری لەو چەشنەی وەک زەنگێکی ئێجگار مەترسیدار بۆ سەر ژیان و گوزەرانی کرێکارانی دیکە وەسف کردووە. ناوبراو لە درێژەدا ڕاگەیاندووە زۆربەی کرێکاران بەهۆی نەبوونی هۆیەکانی سڵامەتی لە شوێنەکانی کارکردنیان گیانیان لەدەستداوە و ئێمە چەندین جار داوامان لە حکوومەت کردووە بۆ دابینکردنی هۆیەکانی سڵامەتی گیانی کرێکاران فشار بخەنە سەر خاوەنکاران. کرێکارانی سامی کۆسانعەت و قارچەسینا هێشتا چاوەڕوانی یەکلاییکردنەوەی چارە نووسیانن. دوو یەکەی پیشەیی سامی کۆسانعەت و قارچەسینا کە هەر کامەیان بەڕیز 12 و 3 ساڵ لە کاتی تێکشکانەکەیان بەسەر دەچێت هێشتا کە داخوازیەکانی کرێکارانی خۆیان جێبەجێ نەکردووە. بەپێی هەواڵی هێرانە کرێکارانی دوو یەکەی پیشەیی سامی کۆسانعەت و قارچەسینا لە پاش چەند ساڵ لە ڕاگەیاندنی تێکشکانیان هێشتا موچەکانیان وەرنەگرتووە. چەنگیز ئەسڵانی لەم بارەیەوە بە هەواڵنەری ئیلنای وتووە دوو یەکەی پیشەیی سامی کۆسانعەت و قارچەسینا کە هەر کامە و بەڕیز 12 و 3 ساڵ لە زمانی تێکشکانیان تێدەپەڕێت هێشتا داخوازی کرێکارەکانیان جێبەجێ نەکردووە. ئەسڵانی وتی لە حاڵێکدا لەم دوو یەکەیە بۆ دانی داخوازیەکانی کرێکاران و قەرزدارانی دیکە شاندی جێبەجەکاری داخوازیەکان دانراوە بەڵام هێشتا کارێکی یەکلاییکەرەوە سەبارەت بە دانی حەقدەست و موچەی کرێکاران ئەنجام نەدراوە. ئەسڵانی ڕێژەی کرێکارانی کۆمپانیای سامی کۆسانعەتی 380 کەس و قارچەسیناشی بە زیاتر لە 150 کەس ناوبردووتی شاندەکانی جێبەجێکار بە فرۆشتنی سامانی ئەم دوو کارخانەیە دەتوانن داخوازی تەواوی کرێکاران جێبەجێ بکەن کە لەم بارەیەشەوە لەلایەن شاندی جێبەجێکار هیچ کارێک نەکراوە. ئەم چالاکی کرێکاریە هەروەها جەختی کردەوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە چەندین سەرمایەدار ئامادەن بۆ کڕینی ئەم دوو یەکە پیشەیە بە مەبەستی نوێژەنکردنەوەی دووبارە بەڵام هێشتا بە شێوەی کردداری و بە مەبەستی دەستبەکاربوونەوەی ئەم یەکە بەرهەمهێنەرانە ئەنجامی نەگرتووە. هەروەها لە کۆتاییدا وتی بەرپرسانی پارێزگان نابێت سەبارەت بە داخوازیەکانی کرێکاران کەمتەرخەم بن و زیادیشی کرد لە ئەنجامدا دەبێت دادوەری دۆسیەکە و شاندەکانی جێبەجێکاری ئەم دوو یەکە پیشەیە بە بڕیارێکی لۆژیکی و بەپێی یاسا کارخانە و کرێکاران لەم بارودۆخە کە چەندین ساڵە هەیە ڕزگار بکەن. هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا باسمان کرد تەوەری بەرنامەی ئەمڕۆمان تەرخان کردووە بە راپۆرتی نوێی دامەزراوەی لێکۆڵینەوەی کاتۆ سەبارەت بە پێوەری فەلاکەت لە ساڵی 2013 زاینی. لەم راپۆرتەدا کە ڕۆژی شەمە ڕێکەوتی 6 گوڵان بڵاوکرایەوە کۆماری ئیسلامی ئێران لە پلەی دوی جیهاندا جێی گرتووە و تەنها وڵاتی ڤێنزوئێلا لە پێش ئێرانە. لەم راپۆرتەدا هاتووە کە پێوەری فەلاکەت لە کۆماری ئیسلامی ئێراندا گەیشتوتە 61.6.
ئەم ڕێکخراوە سەرەکیترین هۆکاری ئەم ڕێژەیە دەخاتە ئەستۆی هەڵاوسان و باس لەوە دەکات کە کۆماری ئیسلامی بە جیاوازێکی زۆرەوە ئەم پلەیەی تەرخان کردووە بەخۆی بە جۆرێک کە جێگای سێهەم تایبەتە بە وڵاتی سربستان بە 44.8 و 16.8 لە ئێران کەمترە. ما برای فرق یه مفاهیم نسبی و یک مفاهیم مطلق داریم. در واقع یکی این که با معیارهای جهانی سنجیده میشه، یکی به نسبت درآمد متوسط به اصطلاح جمعیت هر کشور. اگر از هر دو منظر نگاه بکنیم طبیعتاً آن چیزی که به عنوان یک شاخص حداقل محسوب میشه داشتن سطحی از اشتغال، سطحی از درآمد و مسکن که آدمی بتونه امکان تجدید حیات زندگی روزمره‌اش رو فراهم بکنه و از یک حداقل استانداردهای انسانی برخوردار بشه، چه در حوزه بهداشت، چه در حوزه تفریحات، چه در حوزه تغذیه و لباس و چه در امکانات برخورداری از حق سفر، امکانات سفر. یک این شاخصهایی رو در نظر گرفته شده که استانداردهای جهان امروزه. بنابراین استانداردها کسانی که در واقع امکان برخورداری از این حداقل‌های استانداردهای عمومی برخوردار نباشن زیر خط فقر تلقی میشن. اما در این حال این معیار که معیار جهانی در این حوزه است ضرورتاً با معیارهای هر کشوری خانایی نداره، چون در سطح کشوری به فقر میشه به عنوان یک مفهوم نسبی هم نگاه کرد، یعنی اینکه دید درآمد ناخالص ملی چقدر هست و درآمد سرانه کشور چقدر هست و متناسب با اون درصدی از جمعیت که به اصطلاح از متوسط درآمد پایین تر هست میشه جزو اقشار کم درآمد. و در این حال اگر میزان این شکاف بین سطح درآمد بین حتی متوسط درآمد هر شاغل با فردی که پایین ترین سطح درآمد رو داره، اگر این شکاف خیلی زیاد باشه طبیعتاً موقعیت فلاکت فقر رو تداعی میکنه. اما اگر ما بر مبنای شاخصهای عمومی حرکت بکنیم، همونطور که اشاره کردم برخورداری از حداقل‌های استانداردهای عمومی که یک انسان امروزی باید برخوردار باشه، امکان پرداخت به اصطلاح مخارج مسکن، غذا، لباس، تفریحات و دسترسی به امکانات بهداشتی، آموزشی، اینها معیارهای حداقلی است که برای اینکه فردی بگیم در فقر به سر میبره یا نه اون رو باید تعریف کرد. واژه فقر و فلاکت هم اندکی متفاوت. وضعیت فلاکت بار معمولا به یک شرط این دهشتناکی گفته میشه که میتونه بر اثر مثلا حوادثی نظیر زلزله یا یه بحران اقتصادی عظیم رخ بده. ولی فقر وقتی ازش سخن گفته میشه یک مفهومی است که میتونه به طور روزمره در حتی ثروتمندترین کشور جهان که از هیچ حادثه و بلایای طبیعی و یا بحران اقتصادی گسترده هم برخوردار نباشه، گروهی از جامعه در یک موقعیت در واقع بسیار فقیر به سر ببرند. ناکارامەیی کۆماری ئیسلامی لە دەستەبەرکردنی پێداویستە سەرەتاییەکانی خەڵک بەرچاوترین و ئاشکراترین ڕواڵەتی هەنووکەیی کۆمەلگای ئێرانە و ئەم بابەتە وەک دیاردەیەکی گەورەی کۆمەڵایەتی خۆی دەرخستووە. نرخی کەلوپەل و خواردەمەنی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە و هۆکارە ڕووکەشیەکانی بەرزبوونەوەی نرخی پێداویستی خۆراکیەکان و تەنانەت سەرچاوە سەرەکیەکانی وزە وەکو نەوت و گاز و برق و ئاو و هەروەها کاڵا و خانۆبەرە خێراییەکی بەرچاوی بە هەڵکشانی نرخی هەڵاوسان داوە. تورم خب خیلی نقش مهمی داره به دلیل اینکه یکی از عوامل در واقع پیدایش فقر نامتناسب بودن سطح درآمد با در واقع قیمت‌ها و هزینه هاست. اگر یک کشوری تورم در اون بسیار بالا باشه، اون دستمزدی که وجود داره
نمیتونه بازتاب دهنده واقعی قدرت خرید مردم باشه. فکر کنید که درآمد یک فردی مثلا در ایران با یک کسی در کشور همسایه‌اش مثلا عربستان، اینها اگر درآمدهاشون یکی باشه ولی تورم مثلا در کشور ایران به مراتب بالاتر باشه، به این معنی شهروند ایرانی با درسته که ظاهرا در حوزه درآمد از شرایط برابری برخورداره، ولی با توجه به اینکه تورم بسیار بالاست قدرت خرید او پایینه و پایین بودن قدرت خرید در واقع میتونه فقر و نداری رو در به اصطلاح برای شهروند ایرانی در بر داشته باشه. اما علاوه بر مسئله تورم که خب به طور جدی یکی از دلایل اصلی رشد فقر و تورم رو به هر حال باید با مسئله بحران اقتصادی توضیح داد، با در واقع گردش پول بدون اینکه تولید متناسب با اون صورت گرفته باشه یا وجود بازار سیاه گسترده. باید در جامعه ایران به عوامل جدی در این زمینه اشاره کرد. سیاست تولیدی جامعه از محدودیت‌های بسیاری برخورداره و این سیاست رانتی در کشور خب در حالی که پول‌های هنگفتی رو در جامعه به حرکت در میاره اجازه نمیده که به اصطلاح اقتصاد تولیدی متناسب با اون ایجاد بشه. اما دو چیز دیگری که در گسترش تورم در جامعه ایران و کلا مسئله فقر بخش بسیار برجسته‌ای داره، یکیش این واقعیت هست که جامعه ایران ما با یک دولت رفاه روبرو نیستیم، با یک رفاه اجتماعی روبرو نیستیم و شکاف‌های طبقاتی که حاصل میشه از این به اصطلاح نظام ارزشی در کشور که میتونن افراد از طریق رشوه‌خواری، از طریق چپاول، از طریق به اصطلاح دزدی، از طریق پولشویی، از طریق بازار سیاه هنگفت‌های بسیار سنگین در آن به اصطلاح سودهای بسیار هنگفتی رو به دست بیارن. متناسب با اون معنای دیگرش اینه که گروه‌های دیگری از جامعه به شدت سقوط میکنن به درجه فقر و نداری، به طوری که حتی یک کارمند ساده مجبور چند جا کار بکنه برای اینکه بتونه از عهده مخارج بر بیاد و به این ترتیب سیاست اقتصادی دولت سیاستی نیستش که از اونجا که جهتگیری کرده باشه برای تامین رفاه اجتماعی عمومی. خود این سیاست‌های اقتصادی دست‌ها رو برای مثلا غارت اموال عمومی در واقع یا در واقع چپاول اموال عمومی و درآمدهای کشور باز کرده و فقدان هر نوع نظارت جدی قانونی بر اون امر باعث میشه که جامعه‌ای که درآمدهاشو یک عده از ما بهتران بتونن به گونه قانونی و یا غیر قانونی یکسره به یغما ببرن، خب مابعضاش روشن گسترش شکاف طبقاتی و افزایش فقر خواهد بود. دومین نکته‌ای هم که در این زمینه نقش به هر حال مهمی داشته این مسئله تحریم‌های اقتصادی گسترده است که این تحریم‌های اقتصادی طبیعتاً با توجه به سیاست‌های خود ماجراجویانه دولت که در سوق دادن ایران به این تحریم‌ها نقش داشته به نوعی کمر اقتصاد کشور رو شکسته و همونطور که پیش بینی می‌کردیم این تحریم‌ها آسیبش در درجه اول به دوش مردم تهیدست کشور خواهد بود. به این ترتیب یک سیاست غلط بحران به اصطلاح سیاست اقتصادی نادرست و غیر عادلانه در کشور، اینکه تامین کننده سود یک اقلیت صاحب سرمایه و صاحب قدرت هست و یک سیاست بین‌المللی تحریم اقتصادی در متن این شرایط بحران عمومی که وجود داره دست به دست هم داده و به نوعی توی دستان کشور گروهی هستن که بیشتر از همه از این امر لطمه خوردن و با فقر و فلاکت عمومی روبرو شدن، وضعیتی که نارضایتی اقتصادی در کشور رو به یک به اصطلاح بمب ساعتی تبدیل کرده و شرایطی رو ایجاد کرده که ما هر آن میتوانیم به اصطلاح منتظر بروز
جنبش‌های اجتماعی ناشی از این نارضایتی‌ها و این فلاکتی بدیم باشیم که نمونه‌هایش رو اینجا و آنجا دیدیم که هرچی جمهوری اسلامی سعی میکنه با تجدید نظر و رفتارش در حوزه سیاست یارانه‌ها نوعی در واقع به مقابله با این مشکل بپردازه، اما به گمان من این مشکل شکاف طبقاتی، سیاست ناعادلانه اقتصادی و اساساً سیاست چپاولگرایانه‌ای که این اقتصاد انگلی صاحبان سرمایه و صاحبان قدرت در ایران، صاحبان دولت از اون نصیب میبرن، به اضافه این اثرات تحریم اقتصادی وضع رو به جایی کشونده که به سادگی به گمان من راه حل برای تغییر این قضیه وجود نداره و عربی من اینه که ما دهه آینده هم حتی شاهد بهبود موقعیت اقتصادی نخواهیم بود. برعکس نگران این هستن که جامعه ایران روز به روز این وضعیت فقر و فلاکت ابعاد گسترده‌تری پیدا کنه، مگر اینکه در کنار پایان یافتن تحریم‌ها ما شاهد یک رونق اقتصادی، یک تجدید نظر در سیاست اقتصادی و نوعی در پیش گرفتن سیاست رفاه اجتماعی باشیم که با این دولت و این حکومت امری که من به شدت بعید می‌دونم با چنین فرآیندی روبرو بشیم و نتیجه آن فقط افزایش فقر و شکاف خواهد بود با این سیاست‌هایی که تاکنون در پیش گرفته شده. سیستمی ئابووری کۆماری ئیسلامی تەنانەت لە لێکدانەوە و شیکاری ئابووریەکان پەنا دەباتە بەر چەواشەکاری لە هەوڵی تێکدانی ڕاستیەکانە. تەنانەت لە سەردەمی سەرۆک کۆمارە کریل بەدەستەکەش ئەوەی دەبیندێ چوونە سەرەوەی نرخی شمەک و زەکانە بە شێوەیەکی خێرا. هۆکارە گرنگەکانی وەک تەرخانکردنی داهاتێکی زۆر بۆ میلیتاریزم، دابەژنەکردنی عادڵانەی سەروەت و داهاتی وڵات، خستنەگەڕی هەموو وزەی سیستم بۆ پارێزگاریکردن لە مافیای دەسەڵات و سەرمایە، کەم تەرخەمی لە هەمبەر ئاوەدان نەکردنەوەی ژێرخانی لەرزۆکی ئابووری وڵات، گەندەڵی ئیداری، پێمن نەبوون بە گەڵاڵەی بیمە کۆمەڵایەتیەکان و بە شێوەیەکی گشتی ناکارامەیی سیستم لە دەستەبەرکردن و دابینکردنی پێداویستیەکانی خەڵک ڕەوتێکی خێرا بە گەشەی هەژاری داوە. بله، به گمان من دو سه تا گروه بیشتر از همه لطمه میبینن. روشنه که گروهی که اصولا اشتغال نداره و به ویژه جوانانی که اساسا آسیب پذیرترین موقعیت رو در بازار کار اقتصادی ایران دارن، از گروهی هستن که از این تحولات تغییر به شدت متضرر میشن. در این حال جامعه بیکاران اصولا اگر این گروه بیکاران هم با توجه قشر بسیار گسترده‌ای هستش در نظر بگیریم، جزو تهیدستان جدی جامعه هستن، ارتش ذخیره کاری که در واقع هر دشواری اقتصادی گریبان اونها رو در درجه اول بگیره و مزدگیران جامعه ایران کارگر و بخش کم درآمدتر این طبقه طبیعتا قربانیان اصلی آن خواهند بود. گرچه ما میتونیم گروه کارمندانی که از منزلت اجتماعی پایینی برخوردارند، دستمزدهای پایینی برخوردارند یا کارمندان ساده هم به این لیست اضافه کنیم. به گمان من مزدبگیران کم درآمد چه در طبقه کارگر چه حتی بخشی از کارمندان جامعه به جز اون گروه جوانان و بیکاران که گفتم از اصلی ترین آسیب دیدگان این فرایند در واقع اقتصادی هستن که جامعه ایران با اون روبرو هست. قەیران بەوە کۆتایی نایەت و ئابووری وەک ژێرخانێکی کاریگەر گەلێک کاردانەوەی ڕاستەوخۆ لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکانی تردا دەنێت و کەم لایەن و ڕەهەندی ژیانی مرۆڤایەتی هەیە کە ئابووری دیاریکەری فرم و ناوەڕۆکی نەبێت. سەرهەڵدانی خەسارە کۆمەڵایەتیەکان یەکێک لەو لایەنە مەترسیدارانەیە کە لە ژێر کاریگەری ڕاستەوخۆی هەژاریدایە و بەرزبوونەوەی ڕێژەی لەشفرۆشی و گیرۆدەبوون بە مادە سڕکەرەکان و کوشتن و دزی و هەتا دوایی پەیوەندی نێوان هەژاری و ئەو لایەنانە دەردەخات و دەنوێنێت. بله، به گمان من یکی از پیامدهای جدی سیاست‌های اقتصادی دولت افزایش شکاف طبقاتی بوده که من به خاطر ندارم در هیچ دوره تاریخی شکاف طبقاتی در جامعه ایران اینقدر شدت پیدا کرده باشه. این درسته که بخشی از طبقه متوسط ایران تحت تاثیر فرهنگ مصرفی که به جستجوی اون هست
بخش تحت تاثیر در واقع اون نیازش به این که از طریق یک نوع زندگی مرفه و به اصطلاح کمرشیل رو برای خود انتخاب کردن، سعی بکنه تمام فشارهایی که در جامعه باش روبرو رو خنثی بکنه، بتونه جشنش رو داشته باشه، تفریحاتش رو داشته باشه، به نوعی لوکس زندگی بکنه. یک گروه از طبقه متوسط ایران موفق شده به هر صورت به یک چنین امکانی دسترسی پیدا بکنه و اون گروه شاید استیل زندگیش اساساً تلاش میکنه به اصطلاح به یک الگوی همگانی تبدیل بکنه یا چنین در سطح جامعه برداشت میشه. اما واقعیت اینه که در کنار این گروه هایی که توانستن از قبل به هر حال سیاست‌های اقتصادی دولت از طریق تکاپوهای خودشون موقعیت و رشدی داشته باشن و به نوعی طبقه متوسط جامعه ایران از رشد و گسترش چشمگیرتری برخوردار شده در مقایسه با گذشته و اینو نمیشه به هیچ وجه انکار کرد. اما این خطاست که فکر کنین تمام جمعیت جامعه رو این طبقه متوسط در واقع رشد کرده تلقی بکنیم. در کنار این گروه که به هر حال قابل توجه هم هست تعدادشون، ما با یک اکثریت عظیمی از نیروی کار ارزان روبرو هستیم، با مزدگیران ارزان روبرو هستیم که اونها موقعیتشون از دو منظر فلاکتبارتر شده. یکی از این منظر که میزان وقتی سودآوری در جامعه بالا میره و این کارگران در مزد سهم کمتری از این سود عمومی رو به خود اختصاص میدن، به این معنی فقر و شکاف عظیم‌تر شده. به معنای واقعیش هم مطلق کلمه هم فقر افزایش پیدا کرده. وقتی این مسئله برای یک بخش قابل توجهی از جامعه نان شب و اینکه اصلا امروز چگونه به فردا برسونه به دغدغه ذهنیش تبدیل میشه و عدم اطمینان در حوزه اشتغال، در حوزه درآمد، سنگینی قیمت‌ها، همه اینها بهش فشار میاره. روشنه که باید گفت ما شاهد یک نوع گسترش نه فقط فقر نسبی بلکه گسترش فقر مطلق هم هستیم و تعداد قابل توجهی از اعضای اون جامعه در واقع با شکاف طبقاتی بیشتری روبرو هستن، حتی در مقایسه میتونم بگم با 3 دهه پیش یا دوران حتی نظام گذشته که تازه اون شکاف ها خودش موجب یک انقلاب شد. امروز که سطح این شکاف ها، نابرابری ها و به اصطلاح شرایط وخیمتر زندگی به نظر من نارضایتی رو به یک بخش روزمره زندگی میلیون ها نفر از ایرانیان تبدیل کرده و همونطور گفتن به این معنی هم شکاف هم فقر نسبی و هم فقر مطلق افزایش پیدا کرده و به یک معنی شکاف طبقاتی در جامعه امروز بیشتر از هر زمان دیگری است. لەم نێوانەدا کرێکارانی ئێران لە بارودۆخێکی نالەباردا بەسەردەبەن و هەژاری و بێکاری وەک باس کرا بۆتە ڕوتینی ژیانی ڕۆژانەیان. لەسەر کاردەرکردن، دواکەوتنی حەقدەست، بیمە و دەیان کێشەی تر بەرەوکی بە ژیان و گوزەرانی کرێکارانی گرتووە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بارودۆخە خراپتر دەبێت. بەگشتی پێویستە بگوترێت کە ئەم چینە بەهۆی دژواری کار و گرانی ژیانەوە تووشی گەورەترین هەڵاواردنی ئابووری و کۆمەڵایەتی و زوڵم لێکردن بوونەتەوە. ببینید با سیاست هایی که دولت جمهوری اسلامی اولا در خود دوره احمدی نژاد در پیش گرفت، مثلا در هر دوره سیاست ها رو نگاه میکنیم، چه در دوره آقای رفسنجانی، چه در دوره آقای خاتمی، چه در دوره بدترین دورش دوره این جناب احمدی نژاد، ما شاهد حیف و میل کردن اموال کشور بودیم، شاهد در واقع وضعیتی بودیم که بخش مهمی از درآمدهای کشور یا به راستی بالا کشیده شده، به گونه‌ای که سوال از کجا آورده به سوال همگانی تبدیل شده، یا از آن بدتر ما شاهد این هستیم که بخش‌هایی از سرمایه کشور
غیر از حیف و میل شدن رفته به حوزه نظامیگری و بودجه هایی که در واقع در این حوزه اختصاص داده شده و این میزان صرف بودجه که صرف در واقع کمک از این کشورهای دیگر شده، کشورهای موسوم به اصطلاح طرفداران جمهوری اسلامی یا کسانی که جنبش هایی که جمهوری اسلامی از اون حمایت میکنه، سهم سنگینی از درآمدهای کشور در واقع نصیب اونها شده، یا اینکه شاهد این هستیم که سیاست ماجراجویی هسته ایران فوق‌العاده هزینه بردار بوده و خب اینها بخش‌های مهمی از درآمد کشوری که میتونست صرف توسعه اقتصادی، صرف رفاه اجتماعی، بهداشت کشور، مسکن‌سازی و ایجاد اشتغال بشه، متاسفانه در این زمینه‌ها مصرف شده. اینکه یک بودجه همچین دولتی و یک چنین سیاستی هیچ افق روشنی پیش رو باشه که ما بتونیم از تغییر در موقعیت اقتصادی جامعه صحبت بکنیم، من شخصا بعید میدونم، اقتصاددان نیستم بتونم به طور قطع در این زمینه اظهار نظر کنم، اما ارزیابی اینه که پیش شرط هر نوع تغییر در موقعیت اقتصادی کشور و پایان بخشیدن به این فقر و فلاکت و این شکاف‌های طبقاتی تجدید نظر در سیاست هستش. یعنی در اینجا دو نوع روش برخورد میشه در پیش گرفت. یکی سیاستی است که آقای روحانی در پیش گرفته، فکر میکنن اگر امنیت ایران رو در بازار جهانی به دست بیارن میتونن کشور رو توسعه اقتصادی بدن. با نوع روش شاید چینی یه نوع ثبات اقتصادی در کشور ایجاد بکنن و رونق اقتصادی در پیش گرفته بشه که اتومات به اصطلاح دشواری‌های اقتصادی کم بشه و شاید فشار از دوش مردم برداشته بشه. این یک نوع نگاه، یک رویه است در پیش گرفته میشه. توی این نگاه تجدید نظر در سیاست اهمیت نداره، تجدید نظر در روش اقتصادی، مدیریت اقتصادی کلیدی است و که اون در گروه تامین امنیت به اصطلاح ملی است. مورد دوم یا حالت دوم موردی است که ما به اون میاندیشیم و فکر میکنیم که تغییر در سیاست به نوعی پیش شرط پایان بخشیدن به این شکاف اقتصادی، به این فقر و فلاکت و به این سیاست‌های اقتصادی کشوره. اون هم لازمش اینه که به نوعی جای این سیاست کنونی دولت جمهوری اسلامی رو یک سیاست عادلانه اقتصادی در پیش گرفته بشه که مسئله ایجاد اشتغال، رفاه اجتماعی جنبه به اصطلاح اولویت اصلی سیاست اقتصادی رو داشته باشه و خب این سیاست رو طبیعتا جمهوری اسلامی نمیتونه نیروی محرک و پیشبرندش باشه و به این معنی میتونم بگم متاسفانه ارزیابی من اینه که جمهوری اسلامی ایران دست کم تا کنون مجموعه سیاستش در این زمینه خودش یک عامل بحرانزا بوده، نه راه حل برای تغییر این شرایط. و من خیلی این ارزیابی رو ندارم که دست کم در کوتاه مدت با این نظام ما بتونیم بر این بحران اقتصادی غلبه کنیم، که هرچی در دراز مدت هیچ چیزی غیر ممکن نیست و ممکنه جمهوری اسلامی رو با در پیش گرفتن مدل چینی بتونه دست کم یک ثبات اقتصادی ایجاد بکنه و کشور رو از این وضعیت امروزه دگرگون بکنه و به اصطلاح این که ایران رو به حال رقم دوم رو به فقر و فلاکت جهانی به دست آورده این رو تغییر بده. با این همه من فکر میکنم همونطور که پیشتر گفتم کسانی که به فکر پایان بخشیدن هرچه زودتر به این فقر و فلاکت هستن نیازمند در پیش گرفتن یک سیاست رادیکال هست، یک سیاست تجدید نظر جدی در مدیریت اقتصادی، برنامه‌ریزی اقتصادی و این رو من در گروه و ید قدرت رهبران، کنشگران و گردانندگان این نظام نمیبینم.
بینەرانی بەڕێزی بەرنامەی کرێکار بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بە یەک گەشتنەوەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن.